بە درێژایی مێژوو گەلی کورد قوربانی داوە. تەوەری ئێستامان گفتوگۆی لەسەرەکەین میوانێکی تایبەتیشمە بێت لەبارەی قوربانیەکانی کورد لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر گفتوگۆ لەگەڵ شوان شێخ ئەحمەد ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستانەکەم کە میوانە لێرە لەگەڵمان و ئامادێ بەخێر هاتیت کاکشوان. کاکشوان پێش هەمووشت بۆچی هەرێمی کوردستان ئەوەندە لەلایەن تیرۆریستانەوە دەکرێتە ئامانج؟ بەڵێ هەرێمی کوردستان بە خوێن و قوربانی دروست بووە پاژەوەی کە چەندین ساڵ میلەتی کورد لە قوربانیدان بەردەوام بووە بۆ ئەوەی بە مافەڕاوەکانی خۆی بگات، بەڵام دوژمنانی کورد و کوردستان هەموو کاتێک بە هەرچی وەسیلەیەک پێیان کرابیتن هەوڵی لەباربردنیان داوە یاخود بۆ ئەوەی میلەتی کورد بە مافەکانی خۆی نەگاتن و هەر لەم پێناوەشدا هەموو جۆرە سیاسەتیشان بەرامبەر بە خەڵکی کوردستان پیادە کردووە. بەڵێ کاکشوان ئەوەندە هەرێمی کوردستان مەترسیدارە یاخود پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان مەترسیدارە کە بەو شێوەیە هێرشی دەکرێتە سەر کردەوەی تیرۆریستی تێدا ئەنجامەدرێت؟ میلەتی کورد میلەتێکە خاوەن دەتوانم بدەم زیاتر لە 50 میلیۆن کورد زیاتر هەیە، بەڵام بەداخەوە کە بەرژەوەندەکان وایان ویستووە کە میلەتەکەمان پارچە پارچە بکەن لەگەر ئەوەشدا کە میلەتی کورد لە هەر پارچەی لە پارچەکان دەوانەیە کە داوای مافەڕاوەکانی خۆی بکە بە هەموو شێوەیەک ینی بەربەستیان بۆ دروست کردووە و هەوڵی لەباربردنیان داوە و ئێمە ئەو هەرێمەی کە هاتۆ تکایەوەش دیسان دەرێمەوە بە خەبات و خوێن و قوربانیدانی میلەتێک پاش ئەنفال و چیمیاباران و زیندە بەساڵکردن و گرتن و ڕاودونان و هەموو شتێک تا توانرا ئەو هەرێمە بۆ هەرێمی کوردستان دروست بکرێ. دوژمنانی کورد و داغ لە دڵانی کورد هەردەم هەڵیاندەوە هەر لەسەرەتاوە بە هەموو وەکو باسم کرد جۆرە وەسیلەیەک بتوانن ئەو هەرێمە تعزیمی بکەن یان لاوازی بکەن برسی بکەن نەیهێڵن، بەڵام میلەتی کورد خۆراگرانە هەوڵی بەرەو پێشەوە چوونی داوە و ئەوە کە جێگای شانازیشە لەو ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو کە دیترا هەرێمی کوردستان بۆ خاوەن پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرایەتی لە وڵاتانی دەرەوە و هەوڵی پێشکەوتن دەتوان برێمەوە لە سفرەوە هێناگەیاندێ ئەو وەزای کە ئێستا دەبینین بە پەنجەی بۆ درێژ دەکرێت کە شارەکانی کوردستان لە ڕووی ئاوادانی و لە ڕووی پێشکەوتنەوە کە لەوانەیە لەلایەن دوژمنان و ناحەزانی کوردەوە ئەویان پێ قبوڵ نەکرێت. بۆیە ئەوڕۆ لە هەموو ڕۆژێک زیاتر پێویست بۆی دەکات کە میلەتەکەمان هاو هەڵوێز بن، ینی یەک ڕێز و تەبابن بۆ ئەوی بتوانن بەسەر ئەو کۆسپ و تەحەدیاتانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە زاڵ بن و هەرێمەکە پارێزراوی و بەرەو پێشەوەشی بن. باش کاکشوان ئایا ئەتوانین ئەمە بە هۆکاردا بنین کە سەرنەچەماندنەوەی خەڵکی کوردستان سەرکردایەتی کورد بەرامبەر ئەو ئەجندانەی کە لە ناوچەکەیە هەیە بۆتە هۆکاری ئەوەی کە بەم شێوە پیلانگەڕیانە دژ بە کورد پیلان بگەڕن و هێرشی تێرۆریستی بکەنە سەری؟ بەڵێ لەبەرەوەی هەرێمی کوردستان هەوڵی داوە بە هیچ جۆرێک نەبێتە شوێنی قوڵاوی استراتیژیەتی ئەوانەی کە دەیانوێت مەرامەکانی خۆیان لە هەرێمی کوردستان بۆ دەرەوە جێبەجێ بکەن. هەرێمی کوردستان بەبێ ئەوەی تەداخل لە هیچ ئیشوکاری هیچ وڵاتێک لە وڵاتانی ئەقلیمی یاخود هەر وڵاتێک بکاتن دەوێت ئەو کیانێک هەیەی بیپارێزی و بەرەو پێشەوە بە خزمەتی خەڵکی خۆی بکاتن، بەڵام بەداخەوە یان دیسان دەرێمەوە کە دەرفەتمان پێناجێ و هەرێمی کوردستانش خاوەن قەزیەکە ئێمە نابینێت تەرەفێک لە معادلاتی سیاسی نێودەوڵەتی هیچ لایەنێک بۆیە ئێمە دەمانوێت و کەسیش بەو شێوەیە کە تەداخل لە ئیشوکارەکانی ئێمە نەکا ئەمە دەستی هاوکاری پشتیوانی بۆ هەموو لایەک دێش دەکەین پێویستە بە تەفاهم لێکتێگەیشتن بتوانین پرسەکان ئەوی کە دێتە پێشەوە چارەسەریان بکەین، بەڵام بەداخەوە ئەو پێشکەوتنانە کە هاتێتە ئاراوە لەوانەیە لەلایەن خەڵکانی ناحەزەوە قبوڵ ناکری بۆیە بە هەموو شێوەیەک بربەسمان بۆ دروست دەکەن هەوڵ دەدەن ئەو قوارەیە سیاسی کە هەرێمی کوردستان دروست بووە لاوازی بکەن یاخود بەرەو لەناو سوندی توانیویانە و ئامانجە بپێکن و قواری هەرێمی کوردستان لاواز بکەن ئامانجەیان پێکاوە تێرۆریستان هەموو نەخێ لەبەر ئەوەی پێیان کراوە کردیان، بەڵام خەڵکی کوردستان خۆراگرانە بەرامبەر بە هەموو تەحەدیاتەکان وەستاوەتەوە و بەرگەی برسیەتی و تیرۆر و هەموو جۆرە سیاسەتێکی ئەوانیان گرتووە بۆی هەرێمی کوردستان لەسەر پێخۆی بۆستی و بەرەو پێشەوە هەنگاو باوێت. باشە ئەمە نیشاندەری چییە کە ئێمە هەرێمێکی بچووکین بەڵام بەشداریکردنی هەرێمی کوردستان لە کۆنفرانسە جیهانیەکان بەشداربوونی خودی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە کۆنفرانسە جیهانیەکان تا چەندە ئەمانە ئەبنە هۆکار بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بەڕە خۆڕاگری بمێنێتەوە و هەمیشە پاڵپشتی نێودوڵەتی لە دەوروبەری هەبێ؟ میلەتی کورد ئێمە پێویستمان بەوەیە کە ئەو پشتیوانی نێودەوڵەتی کە هەیە لێمان بکرێ بەردەوامش بکرێ. بۆیە سەرکردایەتی سیاسی کورد حکوومەتی هەرێمی کوردستان درێژی نەکردووە هەوری بەردەوامی داوە بۆی ڕای ئێمە بگەن بە جیهان و ئەو بەشداریکردن لەو کۆنفرانساتانەش ئەوە مای پێشوەچوونی
و بیرهێنانەوەی هەرێمی کوردستانە لەلایەن ناوەندە نێودەوڵەتەکانەوە کە جێگا دڵخۆشیە کە ئەو پشتیوانی کە دەکرێت یاخود ئەو پێشوازانی کە دەکرێت ئەوە مای دڵخۆشیە کە هەرێمی کوردستان هەیە و ئەو پشتیوانی نێودەوڵەتیش وەکو باسم کرد تا ڕادێش باش دەبەرچاوە و ئێمەش بەڕاستی دیسان دەگەڕێمەوە سەر ئەوەی دەبی لە ناو خۆشمان ئەو کۆدەنجە کۆ بکەینەوە بۆ ئەوی بتوانین بەرامبەر بە هەموو ئەو ویستە ناحەزانە بوەسینەوە تا بتوانین هەرێمەکەمان بە پارێزراوی بەرەو پێشەوە هەنگاوی بۆ باوێن. شوان شێخ ئەحمەد ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان میوانی ئەمە بووی سوپاس دەکەین لەگەڵ سپاس بۆ ئێوە و بینیرانی خۆشەویست. سپاس.